شەوەی مەولانا چوویە ناو مەیخانەیەکەوە. جارێکیان مەولانای ڕۆمی هاوڕێکی خۆی شەمسی تەبرێزی بانگهێشتی ماڵەکەی دەکات و خوانی بۆ ئامادە دەکرێت. شەمس کە چاوی بە خوانەکە دەکەوێت، ئەی بۆ شەرابتان بۆ من ئامادە نەکردووە؟ مەگەر تۆ شەراب دەخۆیتەوە؟ بەڵێ، بەڵام من ئەمەم نەدەزانی. باشە، ئێستا کە زانیت شەرابم بۆ بانگکە، بەڵام بم نیوە شەوە شەراب لەکوێ بێنم؟ بە یەکێک لە پیاوەکان بڵێ بچێت و شەرابم بۆ بهێنێت. ئاخر بەم کارە لای نزیکەکانم ئابڕووم دەچێت، کەواتە خۆت هەستە و بڕۆ بۆم پەیدا بکە. ئاخر لەم شارەدا هەموو کەس من دەناسن، چۆن بچمە گەڕەکی مەسیحیەکان و شەراب بکڕم. ئەگەر گرنگی بە من دەدەی، دەبێت ئامادەکاری بکەی. من شەوان تا شەراب نەخۆمەوە ناتوانم نان بخۆم و قسە بکەم و تەنانەت بە ئارامیش بخەوم. مەولانای ڕۆمی لەبەر ئەوەی شەمسی تەبرێزی زۆر خۆش دەویست، بە ناچاری تورەکەیەکی هەڵگرت و شوشەیەکی لەگەڵ خۆی برد و بەرەو گەڕەکی مەسیحیەکان کەوتەڕێ. تا پێش ئەو کاتە کەس گرنگی بە هاتوچۆی مەولانا بۆ ئەو گەڕەکە نەدەدا، بەڵام ئەم جارە هەرکە چوویە ناو گەڕەکەکەوە، خەڵک بەسەر سوورمانیەوە دەستیان کرد بە چاودێریکردنی. بینیان کە مەولانا چوویە ناو مەیخانەیەکەوە و شوشەیەکی پڕ کرد و لە ناو تورەکەکەدا شاردێەوە و بەرەو ماڵ گەڕایەوە. هێشتا لە گەڕەکی مەسیحیەکان دوور نەکەوت بوویەوە کە ژمارەیەک لە مسڵمانانی ئەو دەوروبەرە دوای کەوتن. بەردەوامیش ژمارەیان زیادە بوو تا ئەوەی گەشتە بەردەم مزگەوتەکەی خۆی، کە خۆی پێشنوێژی و وتارخوێنی بۆ مسڵمانان دەکرد. لەم کاتەدا یەکێک لەو کەسانەی دوای کەوتە بوو چوویە ناو کۆمەڵە مسڵمانەکەوە و هاواری کرد: هۆ خەڵکینە، شێخ جەلالەدین کە هەموو ڕۆژێ بۆ نوێژ لە خزمەتیدا دەبین، چوویە گەڕەکی مەسیحیەکان و شەرابی کڕی. پیاوەکە لەو کاتەدا تورەکەکەی لە دەستی مەولانا ڕفاند و خەڵکەکە شوشە شەرابەکەیان بینی. ئەوانیش دەستیان کرد بەسەر کۆنەکردنی. ئەم مونافیقە کە بانگەوازی زوهد و تەقوای دەکرد، وا ئێستا شەرابی کڕیوە و بۆ ماڵەکەی دەیباتەوە. هەندێکیان قسەی خراپیشیان پێوت، هەتا تەواو لی نزیک بوونەوە و مێزەرەکەی کەوتە خوارەوە. خەڵکەکە کاتێک دەیانبینین مەولانا بێدەنگە و هیچ هەڵوێستێکی نییە، یەقینیان لا دروست بوو کە مەولانا تەمەنێکە ئەوان هەڵدەخەڵەتێنێ و بە ناوی تەقواوە ئەوانی فریوداوە. بڕیاریاندا کە هێرش بکەنە سەری و تا ئەوەی کۆتایی بە ژیانی بهێنن. لەو کاتەدا شەمسی تەبرێزی لە دوورەوە هاواری کرد: هۆ خەڵکینە، شەرم ناکەن وا لە پیاوێکی لە خواترز دەکەن و تۆمەتی شەراب خواردنەوەی بۆ هەڵدەبەستن. ئەو شوشەی ئێوە دەیبینن شەراب نییە، بەڵکو سرکەیە، چونکە ڕۆژانە لەگەڵ خواردنی خۆیدا تێکەڵی دەکات. ئەو کابرایی چاودێری مەولانای کردبوو: نەخێر، سرکە نییە و شەرابە. شەمس شوشەکەی کردەوە و سرکەکەی کردە ناو دەستی هەموو ئەو کەسانی لەوێ وەستا بوون. بۆ هەمویان دەرکەوت کە شەراب نەبووە و سرکە بووە. چاودێرەکەش هاواری کرد و کێشای بەسەری خۆیدا و خۆی خستە بەرپێی مەولانا و خەڵکەکەش هەمویان دەستیان کرد بە ماچکردنی دەستی و داوای لێبوردنیان لێ کرد. مەولانا ڕووی کردە شەمسی تەبرێزی و پێیوت: بۆچی ئەم شەو وات لێ کردم؟ تووشی چی ڕووداوێکت کردم کە ناچارت کردم وا ئابڕۆی خۆم ببەم. شەمس وەڵامی دایەوە بۆ ئەوەی کە بزانی ئەوەی کە پێوەی دەنازی تەنها سەرابێک، زیاتر هیچ نییە. تۆ وا دەزانی خەڵک زۆریان خۆش دەوێ و ئەحتیرامت دەگرن. وات هەست دەکرد ئەحتیرامی خەڵک سەرمایەکی گەورەیە بۆت، بەڵام بینیت کە تەنها بە گومانی شوشەیەک شەراب خەڵک چیان لێ کردی و نەفرەتیان لێ کردی. باش بوو تووشیان نەکوشت. ئەمە سەرمایەکەی تۆ بوو کە پێتەوە دەنازی، کەواتە بزانە دەبێ پشت بە شتێ ببەستی کە بە تێپەڕبوونی کات و گۆڕانی بارودۆخی ژیان لە ناو نەچێت.